ساڵتان لە بێدینەرانی پایتەخت میدیا هەڵبەتە لە مانکی ڕەمەزانی پیرۆزدا بەشێکی زۆری چێشخانە و مەطعەمەکان خواردن بەوێ بەرامبەر دەدەنە هاوڵاتیان، بەڵام ئەوەی جێگی باسە من ئێستا لەسەر ڕێگەی کەرکووک سلێمانیم بە دیاریکراوی لە گوندی چیمەنن لەسەر ئەم شەقامە چێشخانەیەک بێ بەرامبەر خواردن دەدات بە ڕێبوارانی ئەم شەقامە. من بۆ قسەکردن زیاتر دەمەوێت خاوەنی چێشخانەکە وەربگرم کە ئێستا خەریکی دروستکردنی خواردنە بۆ خۆی. ئایا کامێرەمانەکەم هاوکار بێت ئەما و چێشخانەیە کە ئێواران بە بەردەوام لەنێو ئەم چێشخانەیە خواردن دەدرێت بە ڕێبوارانی ئەم شەقامە. لە ئێستادا کە خاوەنی چێشخانەکە کاک جەلال خۆی خەریکی دروستکردنی خواردنە. کاک جەلال سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەخێرێ کاکە محەممەد جان، سەر سەرچاوم هاتی. ئامانج لەم پرۆژێ چییە کاک جەلال کە تۆ ئەو ماوەی 3 ساڵە خواردن دەدەیت بە ڕێبوارانی ئەم شەقامە کە پەڕێگەی کەرکووک و سلێمانی هاتوچۆ دەکەن؟ ڕەزامەندی خوای گەورە بەس هیچ شتێ نییە، تەنها ئەوەیە خوای گەورە لێمان ڕازی بێ، خوای گەورە ئەم ماڵی پێمان داوە، خوای گەورە ئەم جێگەی پێمان بەخشیوە کە ئەتوانین ئاوهانە دڵی خەڵک ڕازیکەین، کە ئەتوانین ئاوا خەڵکێکی ڕۆژوان لە کاتی ئیفتاردا بەم جادەیە تێ ئەپەڕێ بەبێ ئەوەی نانی لێ ئاوی لێبێ هیچی لێبێ. ئێمە لێرە نان و ئاو و خورما و ماستا و هەموو خواردنێکدا ئەنین و خەڵک دێ لێرە کە خواردنەکەی خوا و چایەکە خوا ئەڕوا، ئەوە زۆرترین خۆشحاڵیە بۆ ئێمە، تەنها بۆ ڕەزامەندی خوای گەورەیە. هیچ مەبەستی شکەمان نییە. ئەم مانگە مانگێکی مبارەکە، مانگێکی قەدرگرانە، لە ناو هەموو مانگەکان جیاوازە. ئێمە هەموو مانگەکان بە پارە ئیشەکەین، بەڵام ئەم مانگە کردومانە بە خۆڕایی. وەلو لە مانگەکانی کەشە ئەمساڵ ئەلحەمدولیلا مانگی ئایار کە مانگی کرێکارە یەک مانگەوە خۆت هاتی پێم وابێ یەک مانگ کردمان بە خۆڕایی، و هەروەها لە دوای ئەوە مانگی ولادەتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دیسان مانگی کەمان کرد بە خۆڕایی. ئێمە هەر لە خزمەت ئەو خەڵکەیا بووینێ بۆ ڕەزامەندی خوای گەورەیە. کاک جەلال تۆ بۆ خۆت خواردنەکان دروست دەکەیت؟ من بۆ خۆم خواردنەکان دروست دەکەم، هەتا جەماعەت دێن، ئەیتی کە جەماعەت دێن ئەوانیش خەریکن ئەوان دروستیەکەن. ئەو خواردنانەی کە لێرە دروست دەکەیت چ جۆرە خواردنەکەن؟ خواردنەکان کە لێرە دروستیەکەین عادەتەن ئێمەی کورد، ئێمەی عێراقی بەعام هەر حەزمان لە برنج و گۆشت و برنج و مریشکە، ڕۆژانە ئەو خواردنانە دروست دەکەین. ئیتر بەپێی ڕۆژ جاری وهەیە لە شلەکانە ئەگۆڕێ یا لە گۆشتەکە و مریشکەکەی ئاگۆڕێ، ئیتر بە بەردەوام برنجەکەی هەر لەگەڵایە بە بەردەوام ئەو خواردنانە لێ ئەنێ. کاک جەلال تۆ چەندێکە دەست بەم پرۆژەیە کردووە؟ حەمد و سەنا بۆ خوای گەورە ئەمساڵ خوا تەمەنی پێداین 3 ساڵمانە، 3 ساڵە لەسەر ئاستی هەموو عێراق بە خۆشحاڵیەوە تا ئێستا. یعنی من یەکەم ساڵ وتم کە ئەم ساڵ ئێمە ئەیکەین ساڵێکیکە مەطعەمەکانی کە چاومان لێکەن و دەستمان پێکەن، بەڵام نازانم کەس دەستی نەدایە ئەم کارە. بەڵام کردووە کاک جەلال لە چێشخانەکانی تر چێشخانەکانی کە هەر کەسە بۆ خۆی دەبێ خۆی زانێ کاری خۆی چییە، ئیشی خۆی چییە. من داوام لە کەس نەکردووە، داوام لە هیچ کەسێکش نەکردووە، تەنانەت بێت یارمەتیشمان بدا یاخود بە هەرچی شێوەیەک. بەڵام ئێمە خۆمان بۆ خۆمان لە یەکەم ساڵەوە کە نێتم لێ هێناوە بە فەزلی خوای گەورە بەردەوام بووینەوە، خوای گەورە بەرەکەتی خۆی ڕژانوە بەسەرماندا. کاک جەلال هەموو ئێوارێک لێرە خواردن دەدەن بە ڕێپەیوەند؟ بە درێژایی مانگی ڕەمەزان جگە لە ڕۆژی هەینی، چونکە ئێمە کە بە پارەش ئیشەکەین ڕۆژی هەینی ئیش ناکەین، ڕۆژی جومعە ئیش ناکەین، یعنی ئەگەر پارەشمان بیتێ هەر ئیش ناکەین، کە بۆ خوش ئیشەکەین هەر ڕۆژی جومعە ئیش ناکەین پشومانە. ئەم کارەت ئاسوودە دەکات؟ زۆر تەوەقوع ناکەین، یعنی هیچ کەسێک تەوەقوع ناکە. ئەوەیە کە خوای گەورە ئەفەرمێ نە بە چاو بینراوە نە بە گوێ بیستراوە نە خەتەرێ بە دڵە هاتووە، یعنی زۆر زۆر پێی خۆشحاڵم، زۆر زۆر. کاک جەلال ئەوانەی کە ئێواران ڕوو لێرە دەکەن بۆ فتار یاخود بۆ بەربانکردنەوە، ئەو کەسانن کە لەسەر ئەم ڕێگەی هاتوچۆ دەکەن یا خەڵکی دیگەش لەم ناوچانە دێن بۆ مەطعەمەکان؟ خەڵکی ئەم ناوچەیە دێ ئەو برنجەم بە هەموو چین و توێژێکی تایە، یعنی هەموو محافەزەکانی عێراق کە بەم جادەیە تێپەڕەکە هەموویانی تایە، هەموو نێتەوەکانە،
هەموو چین و توێژەکانە خەڵکی هەر شوێنێکە ئێمە کاتی بەربانگە لێرە پێشوازی لێ ئەەکەین وەکو چۆن کە مەطعەم هەیە هەموو کەسێک ڕووی تێئەکا ئەمەش بۆ خوایە زیاتر خۆشحاڵین خەڵک زیاتر بێ وەک چۆن ڕۆژانی کە پێمان خۆشە زیاتر خەڵک بێ هەر کەسێک کە کەسابەتەکە حەزەکە زیاتر بفرۆشێ بەڵام ئێمە لەم ئیشەیە پێمان خۆشە زیاتر ببەخشین چونکە هەرچەند ببەخشین خوای گەورە ئەجر پاداشمان زیاتر بۆ ئەنووسێ چەند زیاتر بێت لێەوە کەم ناکات و زیاتر پێتان خۆشە داواکەن زۆر خوای گەورە بەرەکەتی تێکا زیادەکە من پێتەڵم یعنی یەکەم ساڵ ئێمە تۆزێک لێ ترسایم بەڵام حەمد و سەناخ بۆ خوای گەورە لەخوا بە زیاد بێ ئەوم ساڵ خوا تەمەنی پێداین سێم ساڵە و لەم کارە خێرەی خۆمانش بەردەوامی پێم وا بێت لە هەموو جەمێکی ئێواران دەلێرە مریشک یا خودگۆشت لێرە دەدەن بە هاوڵاتیان یعنی هیچ ئێوارەیەک بێ مریشک و بێ گۆشت نییە هیچ ئێوارەیەک یعنی بڵێ بەس برنج و شلێ هیچ ئێوارەیەک نییە بەس برنج و شلە بێ شلەکانە گۆڕێ گۆشت و مریشکەکەشە گۆڕێ بەڵام برنجەکەی هەر لەگەڵایە ئیتر نەوعێتی شلەکە ئەگۆڕێ چونکە خۆش نییە هەموو ئێوارەیەک جۆر شلە بێ نەوعێتی شلەکانی شەگۆڕێ نەوعێتی گۆشتەکەش هەر بە هەمان شێوە ئەگۆڕێ هەتاکو ئێمە خواتەمەنمان پێ بدا هەر بەردەوامە بی لە خزمەتتانم بەخێر سپاس ئەوەی گوێبیستی بوون خاوەنی چێشخانەکە وەکو ڕایگەیان ماوەی 3 ساڵ زیاتر لەم چێشخانەیە خواردن لە مانگی ڕەمەزاندا بە بەردەوام هەموو ئێوارێک خواردن دەدەن بە ڕێبواران لەنێو ئەم چێشخانەیە وەکو دەبینن ئێستا ئامادەکاری دەکرێت تاوەکو لە کاتی بەربانگدا خواردن بدەن بە ڕێبواران ئەوەی کە جێگەی باسە دەمەوێت بە بینەرانی پایتەخت میدیای نیشان بدەم لەرەگەی کامێرای پایتەخت میدیاوە لە دوای ئەوەی کە لێرە ڕێبواران دێن لێرە بەربانگ دەکەنەوە و نان دەخۆن دواتر بە جەماعی ینی بە کۆمەڵە پێکەوە هەمویان دەچن لەنێو ئەو مزگەوتە نوێژی جەماعەت دەکەن و دواتر دەگەڕێنەوە بۆ ئەو شوێنێک کە مەبەستیانە ئەوەی کە جێگەی باسە لە مانگی ڕەمەزاندا لە خواردنگە و چێشخانەکان خواردن ببێ بەرامبەر دەدرێتە هاوڵاتیان بەڵام لێرە تاکە چێشخانەیە لە دەرەوەی سنووری کەرکووک لە دەرەوەی کەرکووک خواردن دەداتە ڕێبواران لە سەر ڕێگەی کەرکووک سلێمانی نزیک گوندی چیمەن ئەوە ماوەی 3 ساڵە ئەم چێشخانەیە بە بەردەوام خواردن دەدات بە ڕێبواران